هەستاون کۆمەڵێ خەڵکانی سکام باشە فێڵباز هەستاون ئیسێغلالەتی ئەم دۆخەیان کردووە ئەم بابەتیان کردووە لەم وەرە ئێمە دۆلاری لیبیمان هەیە ئەم دۆلار ئێتەمان خۆی لە ئەساو دۆلاری کە لە بانکەکانی لیبیەوە هاتوۆتە دەرەوە دۆلاری ئەسڵین ئاین ساختە نین باشە ئیسێغلالی ئەوەیان کرد وەرێکا کە ئێمە بۆ منە 10,000 دۆلارمان بۆ بێن ئێمە 20,000 دۆلار دەینێ باشە باشە ئەگەر ئەم دۆلارە ئەمە دۆلاری بانکەکانە بۆ خۆیان نایە لە بازارەکانی ئاڵوگۆڕی درراوە بیگۆڕنەوە خۆی ئەمە هیچ بنەمایشی نیە بەڵکو ئەمانە دۆلاری تەزویرن ساختن ئەمە فێڵکردنە زۆر جار هینشەکەن ئێغڕای هەندێک خەڵکەکان سەرەتا ئەڵێ وەرە بۆ تاقیکردنەوە وەرتۆ 500 دلارمان بەرێمە 1000 دلار تێنێت تەمەن کە کابرا 1000 دلارەکە وەرەگرێت یەک چێکێکات و فاسێکات سایرێکات دلاری ئەسڵە و هیچ کێشێکی تیانە ئیتۆ کاتە تەمۆحێکە خاتە بەری ئەم کاتە ئەو کاتە چی پارەی هەیە ئەیبا بۆیان بۆ من 10,000 20,000 تا 100,000 دلار ێستا من لە 1-2 ساڵی ڕابردووە یەکێک لە هاوڵاتیاندا لە تورکیا نزیکەی ملیۆنە دلاری تیاچوو ینی ڕوبەڕووی زیانی زۆر گەورە بووە چوو هەستا بوو ملیۆنە دلاری بردبوو بۆ ئەوەی کە 2 ملیۆن دلار وەربگرێت باشانی بە لە 100 قازان شکات بەڵام کاتێک کە دلارەکەیانێتەوە یەت فاسێکە هەر هەمووی ساختەیە لەبەرەوە من پێشنیارەکەم بۆ هەموو هاوڵاتیان زۆر ئاگاداری ئەم گروپە سکامانە بن ئەم گروپە فێڵ هەنی ئەمانی کە فێڵەکەن زۆر ئاگادار بن بە چاو ڕۆشن بن چکە بەڕاستی ئەگەر دۆلاری لیبی بێ ئەسڵەکەواتە وانە هەر دۆلاری ئەمریکی لە بانکەکانی لیبیا هاتۆتە دەرەوە